بله بینرانێکی شوان بابەت و پرسین هەنووکەین مەترسیدار و بێگومە مەترسیەکە جددیە گەفێکە جددی لە جڤاکێ دخۆ مژارە بڤی ئەوەیە بەڵاوبوونا مادێن هوشبەر و بکارهێنەر و بازرگانیکردنێن وێنە هەلبەتە لە ڕۆژهەڵاتە ناویم تایبەتی لڤان وڵاتên دەردۆر و تایبەتی جی لە عێراقê یعنی بە ئەوەیەکی مادێ هوشبەر تێتە بکارانی بازرگانی پێ تێتەکردن و gelekî مەترسیدارە حکوومەتە هەرێمێژی بجددی کار dike ji bo bêguman sinûrdarkirina vê bazirganîkirin û bikarhênanê برئیس نقیب ارکان بیبانی او پیبدار رهبرات که نهشته ماده نوجبره لستودگی میوانه منه جناب نقیب هم بخیر بید اف اماره و بلاف کری مترسی داره پیتری هزار و تش تکیروی ماده نوجبر ساله که داوده سرداگرتیه بصدان کس بکارهنرو و بازرگانی کرین وی ماده نکه حتی به اجماره به رژه بوان حوالی نگلو هند کارین حتی حد که ستوب به دیار دیب که بله دوای ئەوەی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیزێکی تەواوی کردەوە لەسەر ئەوەی پێویستە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان ڕیشەکێش بکرێت و سەرچاوەکانی هێنانی وشک بکرێت ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی نێشتی مادە هۆشبەرەکان شەو ڕۆژمان خستۆتە سەریەک بەبێ ئەوەی گوێ بە کات و سات بدەین بەردەوام بووینە هەوڵەکانمان تەواو سەر کردوتەوە توانیومانە بە شێوەیە کار بکەین بگەینە دەر ئەنجامی زۆر باش و توانیومانە استراتیزیەتێکی باش دابڕێژین کەوا نێڵین هەرێمی کوردستان ببێت بە شوێنێک یاخود بە بازارێ شوێنێک بۆ بە بازارکردنی مادەی بێهۆشکەر و نەبێتە ناوەندێک بۆ گواستنەوەی مادەی بێهۆشکەر هەر لەم پێناوەیشدا ئێمە لە ساڵی ڕابردوو توانیومانە ڕێژەیەکی یەکجار زۆر ئەوانەی کە کاری کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیریان بکەین و پەراوی لێکۆڵینەوە بۆ کراوەتەوە و بە توندترین شێوە سزای یاساییان وەرگرتووە ئەگەر بێت و سەرنج بدەیت دواتر ینی دەبینین دادگاکان توندتر ئیجراعاتیان کردووە هەوڵیاندا و سزاکان بە شێوەیەکی تند سزا بدرێن ئەوانەی کە کاری کردن و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن لەبەرەوەی ئەوان سەرچاوەی هێنانی مادەی هۆشبەرن و سەرچاوی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرن لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و سەرنج بدەیت دەبینین ئەو سزایانە کە دەدرێت لە ئێستادا دەبینین سزای 15 ساڵ و مؤبەد دەدرێن ئەوانەی کە کاری کردن و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن و ئێمەش هەوڵەکانمان بە شێوەیەک سەر کردوتەوە توانیمانە ڕێژەیەکی یەکجار زۆر ئەوانەی کە کاری کردن و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیریان بکەین تاوەکو بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ڕابگرین و خۆشبەختانە توانیومانە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە ئێستادا ڕابگرین گەیشتونەتە قۆناغێک توانیمان ڕای بگرین و لە هەمان کاتدا دەبینین بە تایبەت لە پارێزگای هەولێر و دهۆک بە شێوەیەک کارکراوە بە شێوەیەک بەرەنگاری ئەوانە بووینەتەوە کە مادەی هۆشبەر با بڵێم دەیان هەمەبەستیانە بڵاوی بکەنەوە لە هەرێمی کوردستان توانیومانە کۆنتترۆڵی ئەم بارودۆخە بکەین و ڕێڕەوی بازرگانی جیهانی مادەی هۆشبەر کە هەرێمی کوردستانیش دەکەوێتە سەر ڕێڕەوی جیهانی بازرگانی مادەی هۆشبەر بە هەوڵ و کۆشی بەڕێوەبەراتی گشتنی هێشتی مادە هۆشبەرەکان کە توانیمانە دەست بگرین بە سەر ڕێژەیەکی یەکجار زۆر ئەو مادە هۆشبەرانی کە مەبەستیان بۆ هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بۆ ترانزیتکردنی بەکاربهێنن بەحسێ استراتیجی کرد استراتیجە ڕووبوونا مادەی هۆشبەر تنێ تحدید بەحسێ هەولێرێ و دهۆکێ کرد گەلو سنوورێ پارێزگا سلێمانی ئیدارەی دینین سەر بخوا بڵێ لەوێش هەوڵەکان سڕکراوەتەوە بەڵام هێشتان پێویستی بەوە هەیە هێشتان زیاتر هەوڵ بدرێتن کاری زیاتر بکرێت لەم سنوورەیە لەبەرەوەی پارێزگاری سلێمانی هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێران کە دەبینین لەوێ ڕێژەیەکی زۆر مادەی هۆشبەر بەربڵاوە و ڕێژەیەکی زۆر ئەو مادە هۆشبەری کە دەهێنرێتە ناوخاکی هەرێمی کوردستان ئەگەر بێت و سەرنج بدەین لە وڵاتی ئێرانەوە دەهێنرێت و زایدەن لە وڵاتی سووریاوە دەهێنرێت ئێمە بە شێوەیەک کارمان کردو توانیومانە ئەو سنوورانەی کە با بڵێن هەرێمی کوردستان هەیەی لەگەڵ وڵاتی سووریا کۆنتترۆڵێکی باشی بکەین و توانیومانە نێڵین هەرێمی کوردستان وەکو شوێنێک بەکاربهێنرێت بۆ ترانزیت یان بڵاوکردنی مادەی بێهۆشەکە کە بە تایبەت ئەو جۆرە حەبە فەلانەی کە هۆشبەرن لە وڵاتی سووریا دروست دەکرێت و دەنێرێت بۆ وڵاتانی تر ئێمە ڕێگریەکی زۆر زۆر باشمان کردووە تەنانەت وامان کردووە ئەوانەی کە کاری کردن فرۆشتن بە بازرگانی نێودەوڵەتی دەکەن بە مادەی هۆشبەر هەرێمی کوردستان بەکارهێن لەبەرەوەی لە ئێستادا دەزانن بە شێوەیەک ڕێکارە ئەمنیەکان تونند بۆتەوە ناتوانن بە ئاسانی هەرێمی کوردستان بەکاربێن و هەروە هەماهەنگیمان هەبووە لەگەڵ خاڵە سنووریەکان و هەروها دەواازە فەرمیەکان دەواازە سنووریە فەرمیەکان و هەروە فڕۆکەخانەکان و گشت بازگە و گشت هێزە ئەمنیەکانی تر لەکایکەکان ئەم بازرگانیە بێگومان هەڕەشەیەکی مەترسیدارە حتا لە بینی ئوردن و سووریا بە درۆن دەگوازێتەوە ئێمە ئەکرد باسی هەرێمی کوردستان بکەین یانی بە سەدان کەس گیراون بەکارهێنەر و بازرگانیکردنی ئەو مادەن ئەمانە ئایا خەڵکی هەمووی خەڵکی هەرێمی کوردستان ئاماری 6 مانگمان دەوێت هەم ئەو ڕێژێک دەستان بەسەرداگرتووە هەم ئەو خەڵکێکی گرتان
خۆی با بڵین ئەوانی کە کاری کردن فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن ئەوانە هەمویان خەڵکی هەرێمی کوردستان نین بەشێکی زۆریان بە تایبەت ئەوانەی کە بازرگانی نێودەوڵەتی دەکەن ئەوانن کە لە دەورەوەی هەرێمی کوردستان دەژین ئەو بازرگانانە لە ناو هەرێمی کوردستان نین بەڵام مەبەستیانە خاکی هەرێمی کوردستان بەکاربێنن وەکو ناوەندێک بۆ ترانزیتکردی بەڵام ئێمە توانیمانە ڕێکارە ئەمنیەکان ئەوەندە چڕ بکەینەوە کەوا ئەم ڕێڕەوەیە بەکار نهێنن و دوور بکەونەوە لە بەکارهێنانی خاکی هەرێمی کوردستان بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر و لە هەمان کاتدا بە شێوەیەک هەوڵەکانمان چڕ کردوەوە ئێمە تەنها بەوە نەوەستاوین بەس بازرگانانی مادەی هۆشبەر دەستگیر بکەین بەڵکو هەستاوین بەوەی کەوا سیمینارات ئەنجام بدەین لە زانکۆ پەیمانگا قوتابخانەکان و هەروەها هەڵساوین بەوەی کەوا پۆستەرات هەڵبواسینە شوێنە گشتیەکان تاوەکو خەڵکی هۆشیار بکەینەوە لە زەرور زیانەکانی مادەی بێهۆشکەر لەبەرەوەی مادەی بێهۆشکەر زەرەر و زیانەکان یەکجار زۆرە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی دەستەویەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی هەم لە ڕووی داراییەوە واتە لە هەموو ڕوویەکەوە زەرەر و زیان بە کۆمەلگا دەگەێنەوە هەروەها ئێمە هەڵساوین لێژنەیەکمان پێکهێناوە لێژنەیەکی هاوبەش لەگەڵ پارێزگاری هەولێر کافتریا و ڕێستۆرانتەکان بەسەر دەکەینەوە لە کاتی بەسەرکردنەوەی کافتریا و ڕێستۆرانتەکان ئێمە بەڵێننامە بە خاوەنی کافتریا و ڕێستۆرانتەکان پڕ دەکەینەوە تاوەکو کافتریا و ڕێستۆرانتەکان نەبن بە شوێنێک بۆ بڵاوکردنەوەی مادەی بێهۆشکەر ئێمە پێشگیریمان کردووە واتە مەبەستمانە پێشەوەی ئەگەر حاڵەتێک ڕوودا نەخێر ئێمە پێشتر خۆمانی بۆ ئامادە دەکەین بەڵێ کاکەکان ئەلبەتە ئێمەش بەردەوام ڕۆمالی کار و چاڵکیەکانتان دەکەین بەس ئەگەر ئەو کۆمەڵێکی مەلاحەزە نووسیوە لە بەردەست دەبینم ئەگەر داتا و ئاماری هەندێک ئەماری ورتر ئەوەی کە ئێمە باسمان کرد لە بەردەسا بێ بەڵێ لە ساڵی 2024دا تەنها لە پارێزگای هەولێر و دوهۆک ئێمە 580 تۆمەتبارمان دەستگیر کردووە لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر و هەروە کڕین و فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە لەم ڕێژەیە 328یان ئەوانن کە کاری کڕین و فرۆشتیان بە مادەی هۆشبەرەوە کردووە یعنی ئەگەر سەرنج بدەیت دەبینی زۆرترین ڕێژە ئەوانن کە دەستگیرکراون کە کڕین و فرۆشتن دەکەن مەبەستمانە ئێمە ئەو سەرچاوانە یاخۆت ئەم کەسانی کە دەیان هەوێ مادەی هۆشبەر بڵاو بکەن ناو کۆمەڵگا بە زووترین کات دەستگیریان بکەین و نەهێڵین مادەی هۆشبەر بڵاو بێتەوە و توانیمانە ڕای بگرین لە ئێستادا ستۆپ بکەین بە بڵاوبوونەوەی مادەی بێهۆشکەر لە هەرێمی کوردستان و ئەگەر بێت و بەراورد بکەین لە نێوان هەرێمی کوردستان و بە تایبەت پارێزگای هەولێر دوهۆک بە پارێزگاکانی تر یان خۆت بە پارێزگاکانی تری خواروی عێراق دەبینین هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی زۆر خاوێنترن هەم لە وڵاتانی دراوسێ هەم بە بەراورد بە پارێزگاکانی تری خواروی عێراق ئەمەش لە نەتیجەی هەوڵ و ماندوون بوون و کۆششی بەڕێژەی ئەو ماوادانە کە دەستان بەسەردا بڵێ لە ماوەی یەکی 2024 تاوەکو سیویەکی 2024 ئێمە دەستمان گرتۆ بەسەر 96 کیلۆگرام مادەی هۆشبەری جۆرا و زۆر و هەروەها دەستمان گرتۆ بەسەر 1885 شیت حەبی پزیشکی هۆشبەر لەم ماوەیەدا و ئێمە بەردەوامین وە چاودێری وردی ئەوانە دەکەین کە کاری کڕین فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکەن زۆر بەوردی زانیاری پێشوەختەمان دەبێتن زۆر زاری وا هەیە بەر لەوەی ئەو مادە هۆشبەرانەی کە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان دەهێنێت ناو هەرێمی کوردستان ئێمە زانیاری وردمان هەیە لەگەڵ هاتنە ناوی بۆ ناخاکی هەرێمی کوردستان ڕاستە و خۆ دەست بەسەر مادە هۆشبەرەکە و ئەو کەسێک کە کڕین فرۆشتن بە مادەی هۆشبەرەوە دەکات دەستی بەسەردا دەگەین ئەو کەسێش دەستگیر دەکرێتن و مەبەستیشمان لێی ئەوەیە ئێمە داوا دەکەین ئەوانەی کە وا تێگەیشتون کە هەرێمی کوردستان کارکردن لەم بابەتەوە ئاسان بێن نەخێر زۆر لەوە قورسترە کە ئەوان بیری لێ دەکەنەوە و ئێمە توانیمانە بگەینە ئەو دەرەنجامەی لە ئێستادا دەبینین دادگاکان بە شێوەیەک سزای ئەوانە دەدەن سزاکان زۆر تون کراوەتەوە هەم سزای مادی دەدرێن و هەروەها بند دەکرێن لە سەراستی دنیا ڕوبەڕووبوونەوەی بازرگانانی مادەی هۆشبەر زۆر ئەستەمە ئەگەرمە باسی عێراق بکەین لە عێراق ئاماری مەترسیدار بەڵاو دەکرێتەوە بۆ نمونە پارساڵ باسی 15000 کەسیان کردووە کە گیراون لەسەر ئەم مادەیە ینی بە شوەیەکی بەربەڵاو لە باشووری عێراق و لە ناوەڕاستی عێراق بازرگانی پێوە دەکرێت بە درۆن دەگوازێتەوە ینی ئێوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی عێراق چ تەنسیقێکتان هەیە بۆی ڕێگیری بکەن لە ئێستادا ئێمە هەماهەنگێکی زۆر باشمان هەیە و چەندین ساڵاکی هاوبەشمان ئەنجامداوە چەندین تۆڕی نێودەوڵەتی دەستگیرمان کردوون و ئەو مادە هۆشبەرانەی کە لایەن بۆ دەستی بەسەر داگیراوە و پڕاوی لێکۆڵنەوەیان بۆ کراوەتەوە تاواکو بەپێی مادەی 25 لە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 مادە هۆشبەرەکان سزا بدرێن و بە تونترین شێوە سزا بدرێن ئێمە چەندین ساڵاکی هاوبەشمان هەبووە و بەیەکەوە کارمان کردووە و ئەوان هەوڵیان داوە سوود لە ئەزمموی بەڕێبەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان وەربگرن سوود لەو ئەزمموی ئێمە وەربن تاواکو ئەوانش بتوانن پارێزگاکانی تری عێراق پاک بکەنەوە وەکو ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوە
ئەو هەموو کار و چاڵاکی کە کراوە توانیمانە بگەینە دەرئەنجامی باش و ڕێگریەکی باشمان کردووە. ئێمە تەنها ئەوەکوی باسم کرد بەوە نەوەستاوین تەنها ئێمە بین بەس ئەوانەی کە کاری کردن فرۆشتمە مادەی هۆشبەرەوە دەکەن دەستگیریان بکەن، بەڵکو ئێمە هەوڵماندا و خەڵکی هۆشیار بکەینەوە و هەروەها ئەو شوێنانەی تر کە با بڵین ئێمە چاودێریمان خستۆتە سەر هەروەکوی باسم کرد وەکو کافتریا و ڕێستۆرانتەکان و هەروەها دەرمانخانەکان لە هەمان کادا دەرمانخانەکان بەڵێننامەیان پێپڕ دەکەن چونکە ئێمە کۆمەڵێک دەرمانی پزیشکی هۆشبەریشمان هەیە. ئەمە پێویستە بە پێی ڕەچێتەی دکتۆر بدرێ بە نەخۆش، نەوەک بدرێ بە هەر کەسێک کە مەبەستێتی داوای بکەیان خود ئاسان دەست بخرێت نەخێر لە ئێستادا دەستخستی زۆر ئەستەما و پێویستی بە ڕەچێتەی دکتۆر هەیە و پێویستی بە کۆمەڵێک ڕێکار و کاتی و ساتی خۆی هەیە، پێویستە لەو کات و ساتە دەرنەچوو بێتن ئەنجا دەتوانن ئەو دەرمانە بدەن بەو نەخۆشەیە و لە هەمان کاتدا ئێمە چاودێریمان خستۆتە سەرگشت دەرمانخانە و کافتریا و ڕێستۆرانتەکان و هەروە تەنانەت کۆمپانیەکانی گواستنەوەیش ئەوانی چاودێریمان خستۆتە سەریان تاوەکو بە هیچ شێوەیەک هاوکاری ئەوە نەبن مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان بڵاو کاتە بێژگە لە ئێوە وەکوڵانی پەیوەندیدار تەنسیقتان لە گەلانەکانی تر چوونە کە بتوانن بێگومان ئەم پرسە کۆنتڕۆڵ بڵێ. ئێمە هەماهنگێکی زۆر باشمان هەیە لەگەڵ هەموو هێزە ئەمنیەکانی تر و بەیەکەوە کارمان کردووە و هاوکارێکی تەواوی ئێمە بوون و من دەمەوێت لێرەشەوە زۆر سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان بکەم کە هاوکارێکی تەواوی ئێمە بوون وەکو بەڕێوەبەرایەتی نێشتی مادە هۆشبەرەکان لە هەر کار و چاڵاکیەک هاوکارمان بوونە و ئێمە هەماهنگیمان هەروەکوی باس کرد زۆر لە ئاستێکی باشدایە و توانیمانە لەگەڵ پاسەوانی سنوور و لەگەڵ فڕۆکەخانە و لەگەڵ دەواازە نێودەوڵەتیەکان و هەموو بازگەنێ خۆیەکان هەماهنگێکی باشمان هەبێت و توانیمانە زۆر کار و چاڵاکی باش بکەین زۆر کار و چاڵاکی باش ئەنجام بدەین و ئێمە ئەگەر بێت و سەرنج بدەین دەبینین لە ماوەی لەو ماوەی ڕابردوو لە ماوەی کابینی ڕابردووە ڕێزدار مەسرور بارزانی هەڵسا بە دامەزراندنی مختبەرێکی تایبەت بە پشکنین بە مادەی هۆشبەر بۆ وەزارەتی تەندروستی تاوەکو ئەوانەی کە دەستگیر دەکرێن لەلای ئێمە بە زووترین کات پشکنینی ئەم مادە هۆشبەرەیان بۆ ئەنجام بدرێت و کەیسەکان زوو یەکلایی بکرێتەوە. ئەگەر بێت و سەرنج بدەین دەبینین لە ماوەی ساڵی 2023 تەنها لە دادگای لێکۆڵینەوە 415 کەیس یەکلایی کراوەتەوە ڕەوانەی دادگای تایبەتمەند کراوە جا دادگای کەتن بێ یان خود دادگای تاوان بێ. ئەمەش خۆی لە خۆیدا دەرخەری ئەوەیە کە هەوڵدراوە ڕێکارەکان هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی ئەمنیەوە زۆر تونند و زۆر خێراتر بکرێتن تاوەکو بتوانین ئێمە هەرێمی کوردستان بپارێزین لەم ئافاتە. زۆر سپاس بڕێز نەقیب ئەرکان بیبانی پەیوەندداری ڕێوەبەراتکردنی هێشتنامە مادەی هۆشبەر. سپاس.